رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. سەرۆکایەتی کۆماری تورکیا داوای کردووە پارێزبەندی لەسەر هەریەکە لە پەرلەمانتاران هاوسەرۆکی پارتی یەکسانی دیموکراسی گەلان تونجەر باقیرخان و سەرۆکی گشتی پارتی گەلی کۆماری ئۆزگەر ئۆزەل و پەرلەمانتاری ئیستانبولی جەهەپە جەمال ئینگێنڤێرت و ڕاپەرلەمانتاری ئیزمیری جەهەپە ئەحمەد تونجای ئۆسکان و پەرلەمانتاری پارتی تیپ ئەحمەد شیک و پەرلەمانتاری دیلۆکی ئی پارتی محەممەد مستەفا گۆنبان هەڵبگیرێت و بۆ ئەو مەبەستەش داواکاری پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کردووە. سەرۆکایەتی پەرلەمانیش دۆسیەکانی بۆ کۆمسیۆنێک نارد کە پێکاتوە لە ئەندامانی کۆمسیۆنی دەستوور و دات. هەپەگان نەڕەچە بە ڕێزداریەوە یادی پێنجگێری لای شەهیدی کردەوە کە لە ساڵی 2020دا لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچە داهاتووە بە ڕێز و شکۆداریەوە یادی هاوڕێیانمان سەرخۆبوون سارا هێمن ڕۆنی و سەرحەد دەکەینەوە کە لە تێکۆشانی ساڵی 2020دا لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون. ئاڕاشی دەگەێنن هەواڵانمان سەرخۆبوون سارا هێمن ڕۆنی و سەرحەد وەکڕۆڵەی هەڵبژێردراوی گەلانی عەرەب ئازەری و کورد بەشداری نێو ڕێزەکانی تەفگەری ئازادی بوون و لە هۆشی خۆیاندا تێگەیشتنی نەتەوەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان و کارکتەری ئینتەرناسیۆنالیستی پەکەکەیان ناونشێن کرد و تێکۆشانێکی فیداکاری بەرچاویان لە پێناو ئازادی گەلاندا کرد. هەروەها ئەپەگەڕای دەگەێنن لە هەموو بەشەکانی کوردستاندا لەژێر چەتری ئاپۆیدا بوون بە یەک و بە کەسایەتی گیانبازیەوە لە تێکۆشانماندا بوونا پێشن. هاوڕێیانمان کۆی هێرشەکانی دوژمنیان بە تاکتیکە سەردەمیەکان پوچەڵ کردەوە و جارێکی دیکە هێزی نەبەزیەوی گەریلاکانی ئازادی کوردستانیان سەلمەند. هەپەگەڕای دەگەێنێت بۆ هەمیشە یاد و یادەوەری هاوڕێیانمان لە تێکۆشانماندا زیندوو دەبێت کە بەشداربوونی بێدوودڵی و بە هاوڕێتی بەهێزیان لە مێژووی تێکۆشانماندا نووسیەوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەشدا نووسراوە لە کەسێتی هاوڕێیانمان بەڵێنمان دووپات دەکەینەوە ئامانجی هاوڕێیانمان لا ڕێبەرایەتی ئازاد کوردستانی ئازاد بگەێنین بە سەرکەوتن. لەسەر ئەم بنەمایە هەپەگە سەرخۆشی لا بنەماڵەی هاوڕێیانی شەهید و گەلانی عەرەب ئازاری و کوردەکە. زانیاریەکان دەربارەی ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم شێوەیە خراوە تاڕ و ئازاد چەگلا بە ناسناوی سەرخۆبوون دەمهات لا گەڤەر لەدایک بووە و لا 29 ئابی 2020 لە خواکۆرگ شەهید بووە. ئامینە عالی بە ناسناوی سارا دڵسۆز لە ڕەقە لەدایک بووە لە 18 ئاداری 2020 لە ئاڤاشین شەهید بووە. هەروەها سوهەیل بایرامزادە بە ناسناوی هێمن ئورومیە لە تاران لەدایک بووە و لە 3 نیسانی 2020 لە خواکۆرگ شەهید بوو. محەممەد ساڵح سورەر بە ناسناوی ڕۆنی خەزاڵ لاوان لەدایک بوو لە 3 ئابی 2020 لە خواکۆرگ شەهید بووە. هەروەها ئۆندەر باگلی بە ناسناوی سەرحەد قەلقەلی لاوان لەدایک بوو لە 3 نیسانی 2020 لە خواکۆرگ شەهید بووە. یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە لە 14یەمین ساڵیادی شەهیدبوونی فەرماندا سمکۆ سەر هەڵداندا ئاگاندراوێکیان بڵاو کردوێتەوە. ڕایانگەن هەواڵ سمکۆ بووە بنەمای ڕێبازێک کە 14 ساڵە کادر و فەرماندەی پێشەنگی هاوشێوە لە تێکۆشانماندا بەرهەم دەهێنێ. لە ڕاگەیاندراوەکەی یەرەکەدا هاتووە 14 ساڵ لەمەوبەر داستانی قەندیل با پێشەنگایەتی و ڕاچەکشکێنی فەرماندەی پایە بەرز و لێزان و خاوەن ئەزمون سمکۆ سەر هەڵدان بەڵێوە چووشەی سمکۆ سەر هەڵدان بە یەکان گیرکردنی ئەندێشە و کردار لە گۆڕەپانی پاراستن و جەنگدا نمودی کردداری و کارامەیی فەرماندارێکی سەردەمیانە بوو. ئەو کەسایەتیەی کە بە تازەگەری و داهێنان لە سایە ئەندیشەی ئاپۆیی و نوێبوونەوە لە بواری زەینی و فکریدا توانی بەرامبەر سپایەکی درەندە و پڕچەک و چۆڵ مێژوویەکی درەوشاوە و بریقەدار لە بەرخۆدان و مەیدانداری بنەخشێنێ. هەروەها ڕاشی دەگەن ئەو ڕێباز و ڕێزانیە بوو بە بنەما و بنچینەی فێرگەیە کە ماوەی 14 ساڵە کادری پێشەنگ و فەرمانداری هاوشێوەی تێدا
پەروەردە دەکرێت و بەردەوام گەریلای ڕۆژهەڵاتی کوردستان لەو سەرچاوەیەوە پاراو دەکا و فێری هونەری شەڕ و بەڕێوەبەری خەبات دەبێت. کۆتا نمونەی ڕێبوار و پێشنگانی ئەو هێڵە فەرمانداریە هەواڵانی شەهیدمان ئامەد سەرحەد و شوانچیان کە لە درێژەی هەمان ڕێو ڕێبازدا بێپشوو لە فراوانکردنی خەبات و ئاڵای فەرمانداری گەریلادا خاوەن ڕەنج و دەستکەوتی بەرز بوون. ئەیەرە کاڕای دەگەێنێت لە کۆتاییدا 14یەمین ساڵیادی شەهادەتی فەرماندەی نەمر سمکۆ سەرهەڵدان و هەروەها دووەمین ساڵیادی شەهادەتی هەواڵان ئامەد سەرحەد و شوانچیا بەرز ڕادەگرین و بەڵێنی پێداگری و پابەندبوون با ڕێبازیانەوە هەتا گەیشتن بە ئامانجەکانیان دووبارە دەکەینەوە. کۆردیناسیۆنی کۆمەڵی گەنجان لە ڕاگەیاندراوێکدا ئەندامی کۆمەڵەکەیان چیا ڕزگار کە لە 25 ئابی 2025 باهۆی نەخۆشیەوە شەهید بووە بە بیرهێنایەوە و ڕایگەیان لە بەشداربوونەوە تا ساتی شەهید بوونی بە تێکۆشان و پێداگری لەسەر ئامانجەکەی بووە هاوڕێیەکی ژیانی ئازاد. لە ڕاگەیاندراوەکەی کۆردیناسیۆنی کۆمەڵی گەنجاندا هاتووە لە 25 ئابی 2025 لەو گۆڕەپانەی کە چارەسەری تەندروستی لێ وەردەگرت یەک لە پێشەنگەکانی تەبگەری گەنجان هاوڕێمان چیا ڕزگار گەیشت بە شەهادەت بەڕێز و شکۆداریەوە یادی هاوڕێمان دەکەینەوە لە بەرامبەر یادکردنەوەکەیدا بەژنماندا دەنەوێنین. هەروە ڕاشی دەگەین لەو کاتەوە کە بەشداری تەبگەری ئاپۆی بوو تا ساتی شەهید بوونی هاوڕێمان با تێکۆشانی بێهاوتا و بە بەشداری بەهێز و پێداگر لەسەر ژیانی ئازاد بووە هاوڕێیەکی ژیانی ئازاد و ئاڕاشی دەگەین هاوڕێمان لە باکووری کوردستان تا ڕۆژاوی کوردستان لە هەموو گۆڕەپانەکاندا خەباتی کرد و بووە نمونەیەکی تێکۆشەری ئاپۆی. هاوڕێمان چیا ڕزگار لە ساڵی 1992 لە ناوچەی شەمرەخی مێردین لە نێو بنەماڵەیەکی پارێزەری بەها کوردستانیەکان و وڵات پارێز لەدایک بووە و لە ساڵی 2013ەوە لەو ڕۆژەی کە وەک شۆڕژگێڕێکی پرۆفشناڵ دەست بە گەشتی تەفگەری ئازادی کرد تا ڕۆژی شەهیدبوونی توانی ببێتە سەرکەوت و سیمبۆلی هاوڕێتی. ڕاشی دەگەین لە ساڵی 2013 تا 2016 لە باکوور خەبات دەکات و لە هەر گۆڕەپانێکە کاری تیادا کردبێت لە هەموو هاوڕێیانی گەنج و بنەماڵەیە کە دانوستانی لەگەڵ کردبێتن بە دڵنیایەوە کاریگەری لەسەر داناون و ڕێبازێکی مەزنی بنیاتناوە. هەروەها دەشڵێن گەنجانی باکووری کوردستانی پەروەردە و ڕێکخراو کرد و بەم شێوەیە زانابوونێکی مەزنی بنیاتناو. هەروەها لە بەرامبەر دوژمنیشدا ڕۆڵێکی کاریگەری گەڕاوە لە پەیوەستبوونی گەنجان با ڕیزەکانی بەرخۆدان و وردە پەیوەستبوون با ڕیزەکانی گەریلای گەنجانی کوردستان. هەروەها لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە ساڵی 2015 لە گۆڕەپانی گارا بەبێ ئەوەی ئاکادمیای عەلی چیچەک تەواو بکات لە باکووری کوردستان جێگەی خۆی لە نێو ڕێزەکانی بەرخۆدانی بەڕێوەبەری خۆسەردا گرتەوە و لا نووسیبنی لەو ڕۆژەیە کا پرۆسەی بەڕێوەبەری خۆسەری دەست پێ کرد تا کۆتایی جێگەی خۆی تێدا گرت و لا پرۆسەیەکدا کە دەیکوت شۆڕشێک بکەین و ببینێن ناونیشانی سەرکەوتندا توانی ببێتە کادرێکی سەرکەوت و بۆ یەکێک لە فەرماندە مەزنەکانی نووسیبین کە قوربانی مەزن دەبێتە ناونیشانی بەرخۆدانێکی شکۆدار و ترسیشی خستە دڵی دوژمن. ناسنامی شەهید بەم شێوەیە خراوە تاڕ و ئارژین یاڤۆز بە ناسناوێکیا ڕزگار لە مێردین لە شەمرەخ لەدایک بوو لە ساڵی 2013 لە ئامەد بەشدار بوو لە 25 ئابی 2025 شەهید بووە. تیمەکانی ئۆپراسیۆنی تایبەت تۆڵی سەربەهێزەکانی سوورای دیموکراتیک قەسەدا با پشتگیری هاوپەیمانی نێونەتەوەی ئۆپراسیۆنێکی ئەمنی کاریگەریان لە شاری ڕەقا ئەنجامداوە و لە ئەنجامی ئۆپراسیۆنەکەشدا ئەندامێکی مەترسیداری شانەکانی ڕێکخراوی تێرۆریستی داعش بە ناوی ئەحمەد ئەلمەحموود کە بە ناسناوی ئەبوو مەنسوور دەناسرێتەوە دەستگیر کرا. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی قەسەدا لەم بارەیەوە ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە ئەم تەرۆریستە دەستی هەبوو لە ئامانجگرتنی خاڵە سەربازیەکانی هێزەکانمان و هێزەکانی ئاسایشی ناوخۆش. ڕەوا دەستیشی هەبووە لە تەقینەوە و هێرشەکان کە بۆ بڵاوکردنەوەی ترس لە نێو خەڵکو و تێکدانی ئاسایشی ناوچەکە ئەنجام دراون. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هێزەکانمان جەخت دەکەنەوە لەسەر بەردەوامیدان با شوێنکەوتنی پاشماوەی شانە تێرۆریستیەکانی داعش و وشکردنی سەرچاوەی مادی و معنەویەکانیان لە پێناو مەسوولگرکردنی ئاسایشی دانیشتوانی هەرێمەکە. دوای نزیکەی 14 ساڵ لە ڕاگررتنی هەناردەی نەوت بۆ یەکەم جار وەزارەتی نەوتی سووریا 600,000 بەرمیل نەوتی خاوی لە بەندەری تەرتوسەوە هەنار دەکرد. ڕیاز جوباسی جێگری بەڕووبەری گشتی نەوت و گاز لە وەزارەتی وزەی سووریا بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە هەنارکردنی ئەو نەوتە لە چوارچێوەی ڕێککەوتنێکی حکوومەتی سووریا داهاتووە لەگەڵ کۆمپانیای پێیسەرویز ئینەرجی کە کۆمپانیایەکی جیهانی بازرگانی نەوتە. هەروەها جوباسی ئەوەشی خستۆتە ڕوو کە ئەو نەوتە بە کەشتی گوێزەرەوەی نیسوس
پرسکریستانە هەناردەکراوە و لە چەند کێڵگەیەکی نەوتی سووریادا دەرهێنراوە بەبێ ئەوەی ناوی کێڵگەکان ئاشکرا بکە. ئەمەش بە یەکەم هەناردەی فەرمی نەوتی سووریا دادەنرێت لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا. جیاماژەی سووریا ساڵی 2010 380 بەرمیل نەوتی لە ڕۆژێکدا هەناردە کرد، بەڵام ساڵێک دوای ئەوە ئاشەڵ لە ناوخۆی وڵاتەکەدا هەڵگیرسا و بۆ ماوەی 14 ساڵ ئابووری و ژێرخانی ئەو وڵاتەی وێران کرد و لەو کاتەشەوە هەناردەکردنی نەوتی خەو بە شێوازێکی فەرمی ڕاوەستا بوو. باگوێرەی ڕاگەیاندراوێکی چوارچێوەی هەماهەنگی دوێنێ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەی یاسایی خۆیان لە نووسینگەی موحسین مەندەلاوی جێگیری سەرۆکی پەرلەمان بە ئامادەبوونی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامدا بە مەبەستی تاوتوێکردنی گرنگترین دۆسیە ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتیەکان. ڕاشنگەیان چوارچێوەی هەماهەنگی دووپات لەسەر کۆنەکردنی هێرشێکی ئاشکرا بۆ سەریەمەند دەکاتەوە کە بۆتە هۆی گیان لە دەزانی سەرۆکوەزیران و کۆمەڵێک بەرپرسی حکوومەت. هەروەها دەشڵێن چوارچێوەی هەماهەنگی گوێ لە هەڵسەنگاندنێکی کرد بۆ دۆسیەکانی ئاو و کارەبا لە عێراق کە لەلایەن سەرۆکوەزیرانەوە خرایە ڕوو هاوکات باسیشی لەو چارەسەرانە کردووە کە حکوومەتەکەی کاریان لەسەر دەکات و چوارچێوەی هەماهەنگیش پێشنیاری گرنگی لەو بارەیەوە خستووە تا ڕوو. باگوێرەی ڕاگەیاندراوەکەی چوارچێوەی هەماهەنگی پێشوازی لە هەنگاوەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کراوە بە پابەندبوون بەو ڕێککەوتنەی لەگەڵ حکوومەتی عێراقدا ئەنجامدراوە. جەختیشان کردێتەوە کە عێراق خواستی دامەزراندنی پەیوەندیە دووقۆڵیە یەکسانەکان دەکات لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش لە نێوان عێراق و وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر ئاستە جیاوازەکان و کە هەڕەشەکانی ئاسایش و ئابووری و ژینگەین. با پێی زانیاریەکان شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بە 5 مانگ زیندانیکردن سزادرا. ئەوە لە کاتێکدا ڕۆژی 12 مانگی ڕابردوو بە پێی نووسراوێکی دادگای کەتنی دوی سلێمانی شاسوار عەبدولواحید دەستگیر کرا و جێگەی ئاماژەی شاکال لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی دارایی حکوومەتی کاربڕێکەری هەرێم بڕیاری دەست بە سەرداگرتنی شەستی مڵکی شاسوار عەبدولواحیدی دەرکردووە. ڤلادیمیر پوتین سەرۆک کۆماری رووسیا لە پاراوێزی کۆبوونەوەی لووتکەی ڕێکخراوی هاوکاری شانگهای لە شاری تیانجین لە چین لەگەڵ مەسعود پێزیشکیان سەرۆک کۆماری ئێران کۆبووەوە. پوتین لە میانی دیدارەکەی لەگەڵ پێزیشکیان وتی رووسیا و ئێران لەسەر لایەنە جۆربەجۆرەکانی کارنامەی نێودەوڵەتی ئەوان بەرنامەی ئەتۆمی ئێران لا پەیوەندی بەردەوامدان. هەروە پێزیشکیانیش دووپاتی کردەوە هەموو هەوڵێک دەدات بۆ لابرتنی هەر ئاستەنگێک لە بەردەم جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوان مۆسکۆ و تاراندا ئەنجامدراون. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.